گرنگی فێربوونی زمان وەکو زانین هەروەکەڵێن تا چەند زمان بزانیت ئەوەندە کەسیت. فێربوونی زمانێکە کە لەو هونەر و زانست و ئەکادیمیانەی کە کەسایەتی مرۆڤ بەرزەکاتەوە، هەروەها توانای لە نێو کۆمەڵگادا و توانای بۆ هەلی کار لە کۆمپانیا گرنگەکان و کە لەسەر ئاسی نێودەوڵەتی جیهاندا هەن زیاترەکات. ڕێگا باو و ئاسانترینەکان بۆ فێربوونی زمان کامانن و هەروەها باشترین ڕێگاکان ئایا خولی ئۆنلاینە یاخود خولی ڕاستەوخۆیە تا چەند کاریگەرە بین، هەروەها بە تەماشاکردنی فیلمی زمانی بیانی و هەروەها گوێگرتن لە گۆرانەکان تا چەند یارمەتی دەرەبێت بۆ ئەوەی ئێمە فێری زمانە بیانی و جیهانیەکان بین. بۆ قسە و باسی زیاتر و تاوتوێکردنی ئەم بابەتە گرنگە میوانداری مامۆستا توانابورهانمان کردووە کە خۆی مامۆسای زمانی ئینگلیزی و هەروەها پسپۆرە لەو بوارەدا. مامۆستا تۆ بەخێر هاتی. خێر هاتی. بابینە سەر گرنگی زمان سەرەتا با لە زمانی دایکەوە دەست پێ بکەین تا چەندێک گرنگە زمانی دایکمان پاراو بێ تا بتوانین مانای زمانێکی بیانیش بە لە زمانی دایکا بدۆزینەوە. بەڵێ هەڵبەتە کە تۆ فێری زمانێکە بیت شتێکی زۆر زۆر چاکە لە ڕووی کۆمەڵگاوە، لە ڕووی ئیشۆ، لە ڕووی مەکتەبەوە، بەڵام هەر کەسێکە گەورە بێ زمانی خۆی بزانێت، زمانی دایکی بپارێزێت بۆ ئاڵگۆڕی کەلتور، ئەمە شتێکی چاکە کە تۆ گرنگی نەدەی بە زمانی خۆت گرنگی بەچی ئەدەیت. ئەگە کەسێکی بیانی بێت ئەم وڵاتە زمانی تۆ ببینێت کەوا زمانی تۆ تێکەڵە، زمانی تۆ پاک نییە، پاراو نییە، هەڵبەتە چێتە چوارچێوەی چەند پرسیارێکەوە. تۆ هەست بەواکرێ کە زمانی تۆ زمانێکی بەهێز نییە، زمانێکی تەواو نییە. بەڵێ زۆر باشە. مامۆستا بۆچی گرنگە فێری زمان بین جگە لە زمانی دایک؟ ئایا بۆ نمونە ئەو زمانانەی کە لە قوتابخانە ئەیخوێنین بەسە بۆی فێری زمانێکی کەمانکە پێویستمان بەخوو لە بەردەوام جاری واشەیە ئەڵێن بەخولی ئۆنلاینە پشت بە توانە کەسەکانمانە بەستین؟ بەڵێ خول هەیە، مەکتەب هەیە، زێرەکی فلیمی جیاواز هەیە، یوتیوب هەیە، شتی زۆر زۆر جیاوازە. ئێمە لەسەر دەمی بیستوەکین، بەڵام ئێمە لە مەکتەبە خوێنین 15-16 ساڵ سێرەکەی زمانی بیانیە خوێنین، فەڕەنسیە خوێنین، ئینگلیزیە خوێنین، بەڵام سێرەکەی ناگەنە ئەو ئاستەیکەوە قسە بکەن یا گفتوگۆ بکەن بەو زمانە. بۆیە ئێستا پەیمانگای زۆر هاتووەتە کاراوە، پەیمانگا هەیە ئۆنلاینە، پەیمانگا هەیە ئەڕۆیت حوزوریە لەوێ دانیشی فێرەبی سێرەکی بە 6 مانگە فێری زمان دەکا. مادەم وایە تۆ لێرە کێشەیەک هەیە، سیستمی پەروەردە ئەو سیستمی دابین نەکردووە کە تۆ پێ بگەێنێت بگاتە ئەو ئاستی کە تۆ بتانی گفتوگۆ بکەی، بتانی قسەکەی، بتانی بنووسیت. بەڵێ زۆر باشە. باشترین ڕێگا یاخود ئاسارترین ڕێگا زۆر کات ئێمامانوێت سەفەرێکی دەرەوەی وڵات بکەین، یاخود هاوسەرەکان سەفەرێکی دەرەوەی وڵاتەکەن کەسێکیان لەوەیە زۆر کات دەڵێنە بێ خولەیەکی زمان ببینن، یاخود لێڤڵێ دوو لێڤڵی زمانەکە بزانی تا تۆ سەفەر بکەیت، جا بۆ خوێندن بێ یاخود بۆ بابەتی پیشەیەکان بێ. باشترین ڕێگا یاخود خێراترین ڕێگا من بتوانم فێری زمانێک ببم چییە؟ بەڕای من حوزوریە، ئۆنلاین نییە. لەبەرەوەی تۆ لەگەڵ چەند کەسێکیت، لەبەرەوەی ئەو مامۆسایی کە تۆ فێرەکە سێرەکەی بە کۆمەڵێ فلتەرا ڕۆیوە هەتا بۆتە مامۆستا لە خۆیەوە پێیزێکی دانە ناو سێرەکەی شتێکەڵێتەوە لێ من مامۆستای زمانم وەرە دەورەیەکی ئۆنلاین بینە لای من. ئیتر سێرەکەی ئەو بە چەند شتێکت فێرەکە، شتێکی ئەساسی بۆ هەر زمانێکە ئێمە فێری بینە بێ. یەکەم فێری نووسین، قسەکردن، جۆگرتن، خوێندنەوە، ئەم چوار سەرەکیەیە. بەڵام ئێمە لە بیرمان نەچێت کە مناڵێک فێری هەر زمانێکە بێت کە هیچ زمانێک نازانێ، ساڵێ بۆ ساڵێک و نیو ئەبا کە بەس جۆ ئەگرێ یەکەم جار، بەس جۆ ئەگرێ، بەس جۆ ئەگرێ، دوای ئەوە ئەنجاکەوێتە قسەکردن، دوای ئەوە ئەنجا دوای ئەوە گفتوگۆکردن سێرەکەی ئەجا نووسین. سێرەکەی لە ئۆنلاینم مامۆستای ئەم شتانە پەیڕۆ ناکات.
ئەگەر بێت و ئۆنلاین شتێکی سەرەکی بواە هەڵبەتە هەموو مەکتەبەکان داخرێت لە هەموو جیهانا و کەس ناچوو مەکتەب و هەمووی لە دەوری شاشەیەکە دانیشت و هەرەوەیان بن ئەوەی کۆڕۆنا هات کردیان و سەرکەوتوو نەبوو گەڕانەوە وتیان حوزوریە بێ بۆیە بەڕای من زانکۆ بێ پەیمانگایەک بێت سێرەکەی سومعەتی هەیە خەڵکەی ناسێ یان کەسەیە دەرچووە قسە ئەکادی تر بە پێی ئەو شۆ ناکرێت بەڵێ مامۆستا ئێستا لە وەرگرتنی سیڤەکانمانە بۆ هەر شوێنەیەک لە مەرجەکانەوەی کە بێ زمانی ئینگلیزی و عەرەبی بزانی جا لە زمانی دایک ئەمە کاریگەری لەسەر کەسێتەکە لە نێو کۆمەڵگە ئایا هیچ کاریگەری هەیە لەسەر بنیاتی مێشک یاخود کارەکە لەسەر بەرفراونکردنی مێشک؟ بەڵێ بەتاکید کەسی گەورە کەسی بەتەمەن لەگەڵ کەسی بناڵە ببینەوە جیاوازی هەیە مناڵ مێشکی بەیەکەوەیە بۆیە هەر زۆر زوو فێری زمانە بێ گەورە مێشکی کە گەورە بیتر جیاوازە بیت مێشکە ئەکرێتەوە کە کرایەوە ئەبێتە دوو بەشی تر تۆزێ قورسە کە گەورە بێت تا چیتە تەمەنەوە نەتۆزێ قورسە بەڵام تەکنیکەکان ئەگەر بەڕاستی و دروستی بڕوا هەر کەسێ بێ فێری ئەو زمانە بێ ئەنجا بینە سەر بابەتی CV و ئیشکردن بەڕاستی ئەوە بەداخەوە یعنی کەسێ سێرەکی زۆر پسپۆرە لە بارەکەی خۆیان بەڵام ئینگلیزیی وا نازانێ دای نامەزرێنن بۆ شێوازش ئیشیان پێی نییە هەندێک کات بەڵام گرنگی خۆیە بینێ ئێستا کەس هەیەڵێ من زمانی ئینگلیزیم باشە بەڵام شتێکی سەرەتایی ئەزانێ بەڵام ناتوانێت ئیمێڵێ بنووسێ لە ڕووی بزنسەوە ئێستا هەمووی بۆتە ئیمێڵ تۆ بێ پرۆفیشناڵ بی سەرەکەی لەگەڵ کۆمپانیایەکە بە ئینگلیزی ئەنووسن تۆ بێ شتێکی جوان بتوانێت بنووسی زمانێکی پەتی ئینگلیزی بزانی ئەوش کاتێکی زۆر زۆری تا تۆ فێری زمانێکی پەتی ئینگلیزی بیت تۆ ئیمێڵێک بنووسیت و گفتوگۆیە بکەی بە ئیمێڵ زۆر باش بابینە بابەتە ئەلکترۆنیاتەکان ئێمە چۆن سوود لە یوتیوب لە گۆگڵ زۆر کات گۆگڵ بە شێوەیەکی باش بۆمان تەرجوماکە بەڵام هەنێک کات وشەکان ئەتوانین جارێکی تو داڕشتنی بۆ بکەینەوە یا خۆت فلیم چۆن سوود لەمانە وەربگرین بۆ فێربوونی زمان بەڵێ وەڵای تو ئەبێ سێری هەوڵ دەیت بەس تەرجمەکە نەخوێنیتەوە جۆ بگری بزانێت چی ئەڵێت و جار بە جارێک تۆ تەرجمەکە لابیت بۆی تێبگەیت ئەگەر هات و بەرنمەیەک دۆزیەوە لە ئۆنلاین بتانی گفتوگۆیە بکەیت قسە بکەیت تو هەر نابێت جۆ بگریت ئەبێ سێرەکی ئەڵی من زۆر باشم ئێستا هەمووی تێگەم بەڵام قسەکردنم نییە لەبەرەوەی تۆ خۆ ڕانەهێناوە لەگەڵ کەسێکە یان بەرنمەیەک نەدۆزیوەتەوە بەرنامی زۆر هەیە بەڕاستی مامۆسای نێودەوڵەتی تایە بەرنمەیەکە ناوێت دۆڵینگۆیە ئەوە دۆڵینگۆیە بەناوبانگە زۆربەی زانکۆکانش پەیڕەوێکن بەکارێ هێنن تۆ سێرەکەی تێستێکەکەی لەو بەرنمەیە ئەڵێ شادەیەکی دۆڵینگۆم ببێنە ئەنجا من وەرتەگرم کە زانکۆی نێودەوڵەتیە بەرنامی زۆر هەیە بەڵام باشترین ڕێگە بۆ ئەوە تۆ بێ چوار شت پەیڕەوکەی نووسین قسەکردن خوێندنەوە جۆگرتن ئەوە چوار سەرەکی بۆ هەر زمانێکە بتەوێت فێری بی هەر زمانێکش بتەوێت فێری بێ بەڕی هەر 6 مانگ بۆ 9 مانگە بەڵام کە بتەوێت ئاستی بزنس فێر بیت بتوانانی گفتوگۆ بکەیت بە ئیمێڵ بێیان لەگەڵ کەسێکی مدیرێکی بیانیە بێ ئەوە تۆ ئەو کار پێویست بە ساڵ زیاترە کاوەپێ ئاستی ئەی باشە بۆ ئەوەی تۆ بتوانانی ئیشەکانتی پێ ڕایکە ئیشە ئاسانەکان ئیشە سادەکان بەڵێ ئاستی ئەی باشە بەڵام بۆ شێوازە ناتووە بێ بکیتە ئەی پلس ئەی پلسش کە زمانی بزنسە بەڕاستی زۆری پێویستە ینی سەرێک ئێمە تەلەبەمانە زانکۆی تاواکوونە ناتوانێت ئیمێڵێک بنووسێ بێ بڕوا کۆرسکە بڕوا 6 مانگی تر بخوێنێ ئەو کاتە بتوانێت داڕشنێکی تاو یان تۆژینەوەیەک ئەنجامدا بۆ زمانە بە دڵی خۆی بتوانێت ئەو بیرۆکەی کە پێیەتی بیگەێنێت و بە شێوازێکی پارەوە
باشە مامۆستا باسی مۆبایل و ئامێرە ئەلکترۆنەکانمان کرد ئەی سەبارەت بە خوێندنەوە ئێستا لە کتێبخانەکان هەندێک کتێبی سادە هەیە بۆ فێربوونی زمان ئەو یارمەتی دەرە بێ بۆی زمانەکەمان بەهێز بێت چونکە تەنها پشت بە خوێندنەوە بەستێ و ئەوەش کە وشەیەک نەزانی وەریگێڕی کردداری گوێگرتن و بینین و بیستن ئەوەی تیانە ئایا سوودمەند دەبین لە بابەتی خوێندنەوە بەڵێ بە تاکید لەبەرەوەی سەرەکەی هەنێ کتێب ڕاهێنانی تایە تۆ ڕاهێنانەکەیت بۆ شایتە داتێ بۆ شایەکە پڕەکەیتەوە و شەفێرە بیت ڕستا نووسیتەوە نووسین زۆر گرنگە نووسین خۆی لە لێرەوە لە عێراقەوە سەری هەڵداوە بەشێکی زۆر گرنگە لە هەر زمانێک بۆیە من زۆر گرنگی بە نووسینە دەم خۆم شاعرم لەو زمانەیە لە ئینگلیزی ئەتوام شعر بنووسم بە ئینگلیزی شڵا کتێبی داهاتووم ساڵێکی ترە بێت چاپەکرێ بەڵێ بەگشتی کتێب زۆر باشە چکۆ ڕاهێنانی تایە چکە تۆ ئەنووسیت فێرە بی داڕشتنەکەیت کەسێکش لەگەڵا بێت ڕێنمایت کە کتێبەکە خۆی ڕێنمایت کا بڵێ ئەمە ئەم شتانە ئەبێ باشترین من هەج بۆ ئیسێ بۆی کە فێری زمان بیت لە ڕێی کتێبەوە ئەوش ئینتەرچێنجە زۆر باشە مامۆستا توانە زۆر سپاس ئامادە بووی بۆ ئەم گفتوگۆیەمان ئەگەر لە کۆتایە پەیامێک کتێبێ یاخود بابەتێکە بێ کە هاوکار بێ بۆی ئێمەش سوود لەوە وەربگرین کۆرسێکی خۆمان وەرگین نە کۆرسێکی ئێوە بەڵێ بەڕاستی یەکێکە لێ من ئایا لە فلیمۆ فێربم لە چیەوە دەست پێ بکەم لە گۆرانیەوە لە فەیسبوکەوە لە کۆرسی ئۆنلاینەوەیان بچم بۆ کۆرسی حوزوری نازانم چی بکەم چۆن فێری زمان بم باشترین شت کۆرسی حوزوریە ئەگەر بێت و تۆ لەم شتانەش تۆ سوود وەرەگریت بەردەوام بە بەڵام وەکو پێم وتی پەیڕەوی ئەو چوار بەشە بکە نووسین خوێندنەوە قسەکردنی جۆگرتن کتێب ئەکڕیت ئینتەرچێنج هەیە باشترین منهەجە ئەتوانی بچی بیکڕیت لە ماڵەوە خۆت فێربیت بەڵێ باشترین شت ئەوەیە کە کۆرسی حوزوری سپاس مامۆستاتانە بۆ میوانداریت لە جیهانی خێرا و زوو تێپەڕە تا چەند فێربین هێشتا کەمە بە هیوام تموحی زۆر فێربوونتان هەبێت بەڵێ پرۆگرام و بەیانی باشی ئەمڕۆمان لەگەڵ هاوکاران و هاوکار ماوارە پێشکەشکردن بە هیوام جێگەی سوودی ئێوە بوو بێت تا پرۆگرامێکی تر بەخواتانە سپێری شاد بن